لامیانەی جەنگی جیهانی دووەمدا و لە 6 ئابی ساڵی 1945دا ئەمریکا بە مەبەستی شکاندنی بەهێزترین هێزی بەرەی ڕۆژهەڵاتی باچەکی قەدەغەکراوی نێودەوڵەتی هێرشی کردە سەر ژاپۆن و هەردوو شاری هیرۆشیما و ناکازاکی بە تەواوی وێران کرد. پاشان تۆکیۆ با ناچاری بڕیاری ڕاوەستانی جەنگ و خۆ بەدەستەوەدانی بێمەرجیدا. پێش ئەوەی دوو بۆمبە ئەتۆمیەکە بتەقێنرێنەوە دەستگای زانیاری ئەمریکی لیستێک لە ئامانجەکانیدا بە کۆشکی سپی و کە بە ئامانجە زیندووەکان دانرابوون، ئەوانیش لە شارەکانی تۆکیۆ و هیرۆشیما و یۆکۆهاما و کوکورا و نیگاتا پێک هاتبوون. لە نێو ئەو لیستەشدا شاری هیرۆشیما هەڵبژێدرا و شاری تۆکیۆش گۆڕا بە ناکازاکی بۆ تەقاندنەوەی بۆمبەکان لەبەر ئەوەی هەریەکە لەو دوو شارە هیرۆشیما و ناکازاکی ناوەندی پەیوەندی و جوڵەی سوپای ژاپۆنی بوو. هەروەها لەبەر ئەوەش هیچ بەندیخانەیەکیان لە خۆ نەدەگرت کە بەندکراوە ئەمریکیەکانی تێدا بێت. بۆمبەکان لە جۆری یۆرانیۆم بوون، کێشیان 4 تەن و نیو بوو، هەروەها بە لێڵ بۆی ناسراو بوون. فڕۆکەوان پۆل بیتس بۆ وەشاندنی بۆمبە ئەتۆمیەکان لە سەر شاری هیرۆشیما ڕاستپێدرا بوو. هاوکات بە پێی سەرچاوە ئەمریکیەکانیش فڕۆکەوانەکە نەیزانی بوو کە بۆمبی ئەتۆمی هەڵگرتووە. لە دوای هێرشەکەی هیرۆشیما هیچ پەیوەندیەک لەگەڵ تۆکیۆدا نەما و سەرکردایەتی ژاپۆن دوای 16 کاتژمێر باڕووداوەکەی زانی کاتێک سەرۆکی ئەمریکا وەشاندنی بۆمبە ئەتۆمیەکانی لە کۆشکی سپیەوە ڕاگەیاند. ئەو زیانانەی لە ئەنجامی تەقینەوەی بۆمبەکان کەوتنەوە بریتی بوون لە وێرانبوونی لە سەدانەوەدی باڵەخانە و دامەزراوەکانی شارەکان، زیاتر لە 80,000 کەس کوژران و 90,000 کەسی دیکەش بریندار بوون. بەدەیان 1000 کەس بێجێگە و شوێن مانەوە. لەو کاتەدا ژمارەی دانیشتوانی شارەکە 350,000 کەس بوو. نزیکەی 140,000 کەسیش بەهۆی بۆمبەکە و کاریگەریەکانی بوونە قوربانی کە لە 95 قوربانیەکان خەڵکی مەدەنی بوون. شارەزایان جیاواز بوون لە ئاسانگاندنی ئەم ڕەفتارەی ئەمریکیەکان. هەندێکیان لە ئەنگری بۆچوونی ئەمریکایان کرد بۆ خێرا کۆتایی هێنان بە جەنگی جیهانی دووەم. هەندێکی دیکەشیان تەنها بە بەهانەیەکی نالۆژیکی دادەنێن و وای ئەبینن کە ئەوەی ئەمریکا پێی هەڵساوە تەنها دەرخستنی پاڵەوانیەتی بوو بۆ ئەوەی هێزی خۆی دەربخات بۆ دەستگرتن بەسەر جیهاندا. ساڵانە هاوڵاتیانی شاری هیرۆشیما بە لێدانی زەنگی هیرۆشیما لە کاتژمێر 9:15 خولەکی بەیانیدا یادی ئەو کارەساتە دەکەنەوە. لە مانگی نیسانی ئەم ساڵدا و لە دوای 71 ساڵ جۆن کێری وەزیری دەرەوەی ئەمریکا وەک یەکەمین بەرپرسی باڵای ئەمریکا سەردانی مۆنومنتی هیرۆشیمای کردو. دوای 2 مانگیش لەو سەردانە باراک ئۆباما وەک یەکەمین سەرۆکی ئەمریکا بۆ بەشداریکردن لە کۆنگرەی G7 سەردانی ژاپۆنی کرد. هاوکات تا ئێستاش ئەمریکا بە شێوەیەکی فەرمی داوای لێبوردنی لە گەلی ژاپۆن نەکردووە.